بینەرانی ئەزیز ئەم کاتتان باش خۆشحاڵم دووبارە لە پرۆگرامێکی تر و شەوێکی تر لەگەڵ ئێوەی ئەزیز و خۆشەویستە بم ئەم شەو هاتوونە تا ئیسکان و پرسیار دەکەین بەو هیوایی زۆرترین کەس بتوانن وەڵامەکانمان بزانن و ببنە خاوەن خەڵات لەگەڵمان بن. گوڵە بە ڕۆژە بەچەنە؟ وەڵای بە کیلۆە. بە کیلۆ؟ بەڵێ. یعنی ئەو بەلوولە نایفرۆشن؟ ناوڵێ ینی لە 100 کیلۆ دەفرۆشم لە 250 تا کیلۆ. زۆر باشە لە 6 ساغ بێ. سعات چەندی بۆ ئێرە بۆ کارکردن؟ وڵی تقریبا پاشی نوێژێ شادێم هەتا دەوروبەری ساعت 11 ئەوجا دەچمەوە چکە بیانی. زۆر باشە. ئەو بۆچی دووسێنەوە ئاتامی گۆڕاویان بە جیاواز ئەیان برژێنی هۆکارەکەی چی ئەوە دوو جۆرت داناوە؟ ئەوە جۆرێکیان بەڕوون چای دەکەم وە جۆرەکەی دیکەشان ترژی دەکەم بەڵێ دوو جۆرە. زۆر باشە لە ماڵەوە ئەیکەیان لێرە ئاوا تامەکانی گۆڕی؟ ناوڵە هەر لێرانە بە حازری دەیکردم و لێرانش تامەکەی دەگۆڕ. زۆر باشە ینی تۆ خۆت گوڵە بە ڕۆژەکە بە کاڵی دەکڕی؟ نا بە حازری دەکڕم تەنیا لێرە دەستکاری دەکەم. زۆر باشە یعنی خۆی تامی سوێریەکی هەرچیا هەیە بەڵام تۆ ترشیەکەی بەڕۆنیش ئەی برژێ. بەڵ خۆی حازرە ئەمیش لێرە دەستکاری دەکەم جۆرەیان ڕۆنی لێدەم جۆرەکەی دیکەشان ترشی دەکەم تۆزێک لێمدوزی یان لیمۆ یان ئاو لیمۆ لێدە. زۆر باشە زیاتر ئەو خەڵکانی کە لێتەکڕن حەزیان لە کام تامەیەتی؟ وەڵی بەگشتی بە ڕوونەکەیە بەڵام بەجێکیان تۆزێکشان هەیە حەزی لە ترشەکەیە. زۆر باشە خوا ڕزقبا ئیشاءڵڵا ئیشاڵڵا خوا ڕزقتەیات و سەرکەوتووە بی. ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکمان ئامادەیە بەو هیوایی بتوانی ببیتە خاوەن خەڵات لە چ بوارێکا زۆر زیرەکی وەرزشی زانستی؟ لە هەمیا وەچیەکەم دەزانم. زۆر باشە پرسیارەکە کام ئاژەڵە کە لە دایک بوونی هەتا مردنی ناخەوێ ناوی ئاژەڵێکمان پێ بڵێ کە لە دایکە بێ هەتا ئەمرێ ناخەوێ. ئەسپە. ئەسە؟ بەڵ. دڵنیای؟ دڵنیامە هەر ئەسپە تا دەمرێ ناخەوێ لە بوونی تا دەمرێ ناخەوێ. وەڵامەکە هەڵەیە بەڵام وەک هاوکاریەک پێم خۆشە ببیتە خاوەن خەڵات پێت ئەڵم بیگۆڕە. وەڵی نازانە بەس شتێکی تر بڵێ؟ ئاژەڵێکی تر بڵێم سێ وەڵی هەر ئەوەندەی. هەر ئەوەندەیە؟ ناوی شتێکی ترمان پێ بڵێ؟ چی زۆر ئاژە زۆرە بەس نازانم کە باشە فکرێ بجوڵێنە بیرێک بکەرەوە پێمان خۆشە ببیتە خاوەن خەڵات وەڵامێک تریشمان پێ بڵێ؟ بەخۆران کەرخە. کەنغەر؟ لەو سەرێکیا لەو سەر. باشە گیان سوپاس بۆ بەشداریکردنە وەڵامەکە هەڵە بوو خوا ڕزقبات و ئیشەڵا سەرکەوتوو بێت. سڵاو لێبێ؟ باشی؟ داوا لێ برون دەکەم بەخوا بۆ قسەمان نابەخوای ناتانە لا ناچمێ بە قسەمان بۆ بکەین. ناتان بەخوای ببوورە. بۆچی؟ ئیشمێ بەخوای ببوورە. باشە بۆچی سازت پێ نییە ساز؟ سازت پێ نییە؟ وەڵڵە هەمە بۆ شۆی ساز بچە من تۆم بینیوە ساز ئەژەنی زۆر بە جوانی جەوەکەی وێنی ئێستا بۆ لێرە بە تەنیا دانیشتووی؟ بەخۆران نارم ئیشەکێوم مەیە. باشە لەگەڵ ڕەمەزان چۆنی؟ لەخوای بەزیادی یاخوا باشبی. ئێمە خەڵاتی دیمەنین ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەنین پێمان خۆشە چاوپێکەوتن لەگەڵ بەڕێستا بکەین پرسیارمان ئامادەیە بۆ بەڕێزت. بەڵێ؟ قسەمەەر پێ دەکەی؟ بە زۆرە دانیشم لە لاتە؟ باشە ناوی بەڕێز؟ سۆرە. کاک سۆرە خۆزگە سازەکەت پێ وایە تۆزێکێمان لێ وایە؟ دەزانم ساز لێ دەرە. دەزانم دەتناسم؟ ئەوها چۆن دەتناسم؟ بەخێر بێ. ئێمە خەڵاتی دیمەنین پرسیارێک لێ دەکەین ئەگەر وەڵامەکەت زانی دەبیتە خاوەن خەڵات. یەکەم کلاسیکۆ لە بینی ڕیال مەدرید و بەرشەلۆنا لە ساڵی چەند ئەنجامدرا؟ بەخۆران بەخۆشم هەر لاعیب بوویمە بەس وەڵی نازانم. چۆن تۆ خۆت وەرزشەوانیت و نەشزانی؟ لاعیبی نادیش بوویمە بەس
بخدای لسه نیمه جمهوری ریالیان برشا والله حتی میسی لبرشی ببرشو مسیحی چیان يعني تواو تو جمهوری میسی بوویت نەک بەرشە نه لەگە میسی باشە سەرکەوتوبی هیچمان پێ ناڵێیت وەڵامەکە والله بقرآن يعني نازانم باشە مادەم وەڵامەکە نازانی بە سەراتێکی خۆشمان بۆ باسکە أبو بكر كاك أبو بكر بچی سەرقاڵی کاک أبو بكر والله كاسب روجانة لە شساخ بێ چندێکە هاتوویتە دەرەوانێ ڕۆژوو تشکان اینجا هاتیتە دەرەوە یان یەکسەر روجي ما شكاندي وزد هاتين ذي زۆر باشە قەلب ساخ شو برادر دريم في ورق سين روجك اللي دريم بشيني دا تشي ما تعمي دادن شو زو اشتشكيو بس قد داتشم دارن اشتشي عازر كوا هردا بلا ما أعرف كوي أنا لدري كوي بيت دكي زۆر باش عنی دایکی مندارانیشت هەیە أري والله خالد نەستێنێ ناویت چی دایکی منداران شانس شاناز خانم چێشتی دەستی خۆشە شاناز خان عدم سيبرم ناخوش بۆ حەدجێ بڵی ناخۆش یعنی ئەگەر بڵی ناخۆشە تەواو دەرگاکە ناکرێتەوە بڕۆیتەوە ماڵەوە لا أنا والله دك ما عدل كريتو بخوي قفلي تيكتو ئەی بۆ چاکی ناکەی دەی دیارە هیمالی بۆیە قوفڵەکە چاناک أو هرخوارني بخوي خوش بيه ومقصد بيه بيه ترسو بيه نانام لە بینی ژنومێدا ترسنیەوە ڕێزە ئێمەش بۆ گاڵتا ئەو قسەیەمان کرد سەرکەوتوو بن ئیشەڵڵا یارمەتی لە ماڵەوەیانە بەڕاستی جواب بەرەوە بقر أجن خوش زۆر باشە يا يارمتي زۆر باشە ئایبی نەبیەوە هیچ بەخۆی دەکە زۆر باشە سەرکەوتوو بن یاخوا بە خچەوەەر بن ئیشەڵڵا ئەی لەگەڵ چونێتی و برسێتیا چۆنی بە قورئان بەس غارەکە پشتی شکاندینە دەنا تێنێتی و برسێتی باش زۆر باشە ئیشەڵا بۆ ئەوەش پشت ناشکێت و ئیشەڵا جگەرەکەش تەرکەیت ئیشاڵە ئیشاڵە بە دوعای خێران ئیشەڵا دوعای پیاوچاکان بێ ئیشاڵە زۆر باشە دەنگە خۆش دیارە حەزەکەم گۆرانیەکەم بۆ بڵێ بە قورئان گۆرانی برین لەبەر خاتری شاناستان گۆرانێکی خۆشم بۆ بڵێ وەڵا مادەم و داهێشتنەوە مۆزۆی و هەر دەرم وڵێ بەس چ گۆرانێک عاتفی حەزت لە دەنگی کێ بە قورئان هەر فەرازیرە زۆر باشە دەنگی خۆشە گۆرانێکی ئەومان بۆ بڵێ سەرچە چاو خۆش بێ دڵم پێرغام بوو لەویش قاچارم ناچارە بای بای هێندە گێریام لە دووە سووتام دیارە نەبووی لە بووم یارە وای 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 چاوی ڕاشی لێم هەڵدێنێ لە شەرمانە بۆ نام دوێنێم وای 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 ئەوای داڵێ وەگە مەجنونە لە ماجنونی زیاتر دێنێ وای وەڵی هەروم دێزە ئەی دەنگە خۆش بێ دەست خۆش وەڵا زۆر دەنگە خۆشە بەس گوێ لە فەرهاد زیرەک دەگری وڵی فەراز زیرەکە و نەرمەندی ئێستاژەوە ئەمە زیرەکە و وەڵی کێفم بە گۆرانی قەدیم دی ئێستانە ئەحمەد شەماڵە حەسەن زیرەکە مام لێ ئەوانە گۆرانەیەکی حەسەن زیرەکم بۆ بڵێ هیچ حەزم لە دەنگێتی وڵی مام لێ باشە زۆر باشە ئەوش خۆشە یاڵە دەی ئەرێ من نایاشقم وێڵ و شەیدا بۆ سوورە گوڵێ لەو مایەخەیدا هەیسایە لایە ڕەنجێ بەگوار دەمرێم لەبار کۆچی سوورت خوێنی منە کۆچی سوورێ چایە مەغمورێت ڕەبی چاوزوانە ڕۆی لێرایە شێتی تۆم دنیا دەیزانێ ئای توخوایە گوڵێم نێوی دڵێم خومار و مێڵی شاخانە وەکو تۆشەیەتی لایلایانێم گوڵان جوانایە گۆرانێکی زۆر زۆر خۆش بوو دەستە خۆش بێ دەنگە خۆش بێ سەرکەوتوو بی ئیشەڵڵا پرسیارێکە لە یەکەم بەشک و ببیتە خاوەن خەڵاتیش لەگەڵەوەی دوو گۆرانی خۆش گەورەوە پرسیارکە گە کچکەوەیت خەڵاتەکەمان زۆر باشە ئیشەڵڵا ئەتوانی سوودی لێ وەرگیت
شتێکی جوانی بۆ شانازخان پێ بکڕەوی بەرە ماڵە خۆشە شیرین کە مەم ڕەمەزان ئەو نیعمەتە زۆر باش چەند ساڵە زەواج کردووە 5 ساڵە ئێستا ژۆکو یەکەم ڕۆژ خۆشتەوێ وەچی یەکەم ڕۆژ نا وەک یەکەم دقە وەک یەکەم دقە یعنی عاشقیشی ئارێ وەڵڵا چەند ساڵ خۆشەویست بوون وڵی خۆشەویست نەبووینە بەس ئینسان کە بابرێن نیوە ئیمانی تەواو کرد نابی چاوی لەو لاو لەو لای دەبی قۆندەری خێزانی خۆ بام دنیاەدا لەک نە من عادەدەوەیە کە بۆ خێزانم چاوم کەس نابی دەستە خۆش بێ ئافرم سەرکەوتوبی بەو هیوای هەتا کۆتایی تەمەەن بەختەوەر بن و بە یەکەوە پیر بنیشە مەتی محەممەدی سلام کە پیر بووی ئەوەدانیشی لە لاوڵێ شانازخان چایەکەم بۆ تێکە ئاگە تێبکە باشەوە بڵێ تیرەگە مادەم تۆ ئەو نەخۆشێ من تاکیدم شانازخانی شتەوەی زۆر خۆشەوە چاو هەر بۆ تێکە ئارێ وەڵڵا کچێک تێناکە زۆر باشە خوا لێکتان نەکە پرسیارێکرد لێ ئەەکەم لە چ بوارێکا زۆر باشی وەرزشی زانستی بە قورئان حەزەکە چ پرسیارێکرد لێ بکەم وەڵڵای ئەم بەخۆم بریشک فرۆشم ئەگە برێ کەرە با بچەنێ هێلکەی دەکات چەند هێلکەکە کەڵەباب برە ناکە هێلکەی دەباشە تۆ خۆت پرسیارەکە دوواکەوت کەڵەباب چەند هێلکاکە دەمزان چەندەکە بە سعبە دەدە زۆر باشە سەرکەوتوبی ئیشەڵا لە شستاخ بێ خۆی گەورە ڕزقە بە باشە بۆ بریشکتان گران کردووە لەم ڕەمەزانێ برە کامە گرانمە وەڵا گرانتان کرد گران دەکە باشە پرسیارێکرد لێ یەکەم باشە بەو هیوای ببیتە خاوەن خەڵات ناوی ئاژەڵێکمان پێ بڵێ کە لەدایک ئەبێ هەتا ئەمرێ ناخەوێ تا دەمری ناخەی بەڵێ مادەم ئیشی مریشکەکەی ئەوە زۆر ئاسانە ویژ ئاژەڵە لەدایک کە بێ هەتا ئەمرێ ناخەوێ دەبێ یارمەتی بچێت کاکە چی نانا یارمەتی وەرمەگراوە ئەوە بێ بە قۆپی ئەو یارمەتی نییە ناخەوی ئەدێگە نووست نانوێ بابێ ماڵی نانوێ بە قورئان برێ بەش مەسەلە کەڵە شێرەکە نیاڵێ هێلکە کەولەرشیکە بە قورئان نانوی برۆ وەڵڵه نازانم دە شتێ بڵێ ها شتێک هەر بڵێ بە بەغایە نا وەڵڵه چ بێم چ بە بەغایە نا حەزەکەم ببیتە خاوەن خەڵات وە کاوکارێک پێتەڵم بیگۆڕە نێزیکە لەوی نا ویستم برێم لا قاری دەژی ئاژەنجەم بە قورئان نازانم ئەگە شتە چکە بێگەنا نای ئاژەڵێکی ترم پێ بڵە ڕیویە نا بەداخەوە ڕێویش نییە زۆر سپاس بۆ بەشداریکردن سپاس بۆ گۆرانیەکانت خۆشحاڵ بووین ڕێزمان هەیە بۆ شانازخان سەلامەت بیسەنا شتێکی پێ بڵێ لێرەوە شانازخان هەیدرمەتان برنی خۆشم هەرم ئەی خوا لێکیان نەکەی ئیشەڵڵا سەلامەت بێ سڵاو لێ خير بيسات ساعة خاتم باشی بريد سباس تكن ناوی بەڕێزە حكيم کاک حەکیم کاک حەکیم دەکرێت باستیم خواردنەما بۆ بکەین بله ئەوە چییە ناوی چییە میدیا ناوی تورکیا خواردنش تورکیا نوێ دۆڵمێ نوێ بله برنجی گۆشت خۆی تێدایە ئەمە چۆن دروست دەکرێت توانی شێوازی دروستکردنەکەیمان پێ بڵێ بخۆی لە تورکیای دروست دەکری یعنی تۆ لە تورکیا دەیهێنیتە ئێرە بله چۆن ئەیهێنی بە ڕۆژانە هێنی ئەمە خۆی لە چیاکە ئەیهێنی بله لە چیایەکە ئەیهێنی پلینەدا بخۆی بەڵێ سعری چۆنە گرانە لەوێ بەتێ لە چێ بخۆی لەوێ 300 دینار ڕاوەدەستی زۆر باشە ئەوە تامی چۆنە خەڵک چۆنەی خوا پارچەیە چەند پارچەیە دۆڵمە تامی دۆڵمە ئەیە بله بله ئەو لیمۆیە چییە لەگەڵی سەدا دەکەی تە تامەکەی خۆشت بکەی زۆر باشە پێشترە منە بۆەوە چۆن هاتووە وڵی هاتی برینچە زیاتر کێ حەزیلەتی چ وڵاتێک حەزی لێ بەخۆی عرب زیاتر عەزیلەیە عەرب زیاتر حەزی لێ زۆر باشە چەندێکە خەریکی ئەم کارێ ساڵێک دەبی بازاڕەکەی باشە خەڵک حەزی لێتی کرێ زیاد بله زۆر باشە ئەی کوردەکانی خۆمان فێر بوون بیخۆن بله زۆر باشە ئەتوانین تامیکەین بله بله با تامیکەین نیشەمە یەکەم جارمە تامیەکەم زام تامی چییە خۆشە بله ئەمە چۆنیە یعنی هەر خۆی ئاوە داخراوە یان خۆتان لە ماڵەوەی کەن و برنجەکەی خۆی تێکرا عازرە خۆ بە عازری دی نانەخوینە اینجا یەکەم جارمەوی خۆم زۆر سەیری شەشکڵەکەی بزانین چۆنە
ئەمە چۆن ئەخورێ وا خوڕێ بە کاملی ئەبێ یەک جارم بکەمە دەست خۆش بە بیسە چاوان سپاس دەکەم بەتامە تقریبی وەکو وەسوەکەی خۆت وتم هەم تامی دۆڵمە ئەیە یاپراخ هەمیش تامێکی سەروپی ئەیە دەرمانی سەروپی پێوەکراوە ئەوە برنجەکە بەڵێ زۆر باشە لە شساغ بێ ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکمان ئامادێ بۆ بەڕێزت بەو هیوای بتوانی وەڵامەکە بزانیت و بێگومان خەڵاتیشمان ئامادەیە ئەگەر نا ئەبێ شتێکی خۆشم پێشکەشکەی وەڵامەکە نەزانانی زەندای بوون دەکەم باشە با پرسیارەکە بکەم و کاتە قسێکی لێکەی بەڵێ باشە یەکەم یاری کلاسیکۆ لە ساڵی چەند کرا وڵی زۆر پێنی بە تۆپانیوە نییە زۆر باشە پرسیارەکەت بۆ ئەگۆڕم ناوی پرسیارێکی ئاژەڵی ئەەکەم دەربارەی ئاژەڵە مادەم پرسیاری وەرزشین حەز لێ نەبوو پرسیارێکە لێکم دەربارەی ئاژەڵ ئەو ئاژەڵە کامەیە ناوی چییە کە لە دایکبوونیەوە هەتا مردن ناخەوێت هەتا مردن ناخەوی بەڵێ ئاژەڵێکە کە لە دایکە بێ هەتا ئەو کاتەی ئەمرێ بە هیچ جۆرێک ناخەوێت ماسی آخر چ جۆرێکی ماسی قڕش دڵنیای وڵی تاکید نیمە لەوانێ کڵش دەست خۆش ئافرم وەڵامەکەی ڕاستە چۆن زانی وڵی زۆر تەماشای ئەوەی دەکەم حیوانات دەکەم زۆر باشە شتی ئاوی شەفرۆشی نابووە پرسیارم لێ بکریت قەینا پێم خۆشە پیرۆز بێ بوویتە خاوەن خەڵاتی پرۆگرامی خەڵاتی دیمەن بەو هیوایی بتوانی لە کڕینی چەند پێداویستێکی خۆتا بەکاری بهێنی بەسە بە شتێکی خۆشم پێشکەشکەی وڵی ناسەم دای لێ باشی سەلامەت ویسپاس زۆر سپاس بەڕێزی ناوی بەڕێزە ڕەوەز کاک ڕەوەز بۆ بە تەنیا دانیشت وڵایی ئەوە کاک جاسمم لەگەڵە بەسە و سەدا سوێر دەکاتن ویدۆتەکە ئارێ وڵا ئەو ویددیوتان بۆ چێ بە سناپتانە بۆ تیکتۆکتانە وڵی ئەگەر مام جاسم نازام تیکتووە کە سناپەکامی هەیە بۆی دیارە ئەکتیڤی بەرزە ئەدی ئارەڵا مام دەباشەوە ئەو پێش ئێمە بەرنمەکەدا بگرێت و بڵاویکە ئەوە بەرنامەی خۆشیە باش یعنی معدلەوە لەگەڵمانەوە تەسیروستانە باشە سەرکەوتو بن چ بەرنمێکتان وڵی گروپ پشتوار مابینی خۆمانە ئەوەیە دایدانێتن زۆر باشە سەرکەوتو بن بە چ کارێکەوە خەریکی ساقی لەش ساق بێ کارێکی گران نییە وڵی بەرێ وڵا بەس هەرویشەیەک لە یاخوا لەش ساق سەلامەت ویسپاس دەکەم سپاس دەکەم ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکمان ئامادەیە پرسیار لە بەڕێز دەکەم وەڵامەکەت زانی دەبیتە خاوەن خەڵات باشە باش کام سوورەتە لە قورئانی پیرۆز کە بسمیلای لە پێشەوە نەهاتووە لە پێشەوە نەهاتووە کام سوورەتە لە قورئانی پیرۆز استاد لە تەحیاتی وە بزانم بسمیلای لێ ناکەی کە تەحیاتی وەڵامێکم پێ بڵێ سوورەتێکە لە قورئانی پیرۆزدا کە لە پێشیەوە بسمیلایی نهاتووە وڵی بەس زەبدەوەی نازانم بە قورئان نازانی شتێک بڵێ ناوی سوورەتمان پێ بڵێ لەوانەیە ئەو سوورەتەمێک کە تۆیڵی آخر سوورەتی بە وڵی نازان برێم کام سوورەتە وڵایەوەیان زان وڵی نایزانم برێم نایزانی زۆر سپاس بۆ بەشداریکردن سپاس بەڕێزی شەوانی ڕەمەزانت پێ چۆنە الحمد باش نخوای بەزای خۆشە وا باش بێ ڕەمەزانی ئەم ساڵ خۆشە الحەمدولیلا وایە ڕمەزانە خۆشە آخر ئەم ساڵ فێن کە جەوەکەی فەرقی هەیە بە تاکید وایە فێنکە خۆشی ئینشاءالله زۆر باشە شەوان دیتە دەرەوە لەگەڵ برادەرانە یان هەر ئەم شەو هاتووە هەموو شەوە بەزگە برایەکانم لێم کوڕەکانم و برایەکانم لێم هەموو شەو زۆر باش یعنی لەگەڵ براکان و کوڕەکانتە لەگەڵ برادەران نای بەخۆی جارێ بەس بە تایبەت زۆرەکە برایەکانم لێم زۆر باشار بە خۆشی بێ ئیشەڵڵا ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکمان ئامادەی بۆ بەڕێزت بەو هیوایی وەڵامەکە بزانیت و ببیتە براوەی خەڵاتەکە باشە ئینشاءالله زۆر باشە کام ئاژەڵ لە دوای ئاژەڵی حوشترەوە بەرگەی چوونێتی ئەگرێت ناوی ئاژەڵێک ترمان بەرێ ئەڵم لە حوشتر نا یعنی دانەیەکی تر لە حوشتر زیاتر بەرگەی چوونێتی ئەگرێت فیل فیل نایگۆڕی نه زۆر سپاس بۆ بەشداریکردنت بەداخەوە وەڵامەکە هەڵە بوو ئەوە نەبوو خۆشحاڵ بووم سپاس دەکەم خۆشحاڵت بووم زۆر سپاس سەرچاوم زۆر سپاس با بچینە لای ئەم دوو بەڕێزە پرسیاریان لێ بکەین بەڵکو وەڵامەکە بزانن و بتوانن ببنە خاوەن خەڵات سڵاوتان لێبێ باشی سپاس مەمنون دەتوانم لێرە دانیشم فەرموو زۆر باشە
سڵاو لێبێ سپاس زۆر مەمنون باشی خۆش بی سپاس دەکەم. ناوی بەڕێزە بیلال کاک بیلال بەچیوە سەرقاڵی واللهی کەسا بە توشتووە لە شسا سپاس دەکەم. بازار چۆنە کاک بیلال والله الحەمدولله لەخوای بەزیاد بین حرەکەکەیە حرەکەی خەفیفەیە باشە لەخوای بەزیاد بین. زۆر باشە ئەشەی تازەتان هێناوە بۆ جەژن بەڵێ ئینشاءالله کەی ئەرزیەکەن ئینشاءالله والله لەسەر عرض کردینەوە هەفتەی عرض دەکەین بۆ جێژنە ئینشاءالله. زۆر باشە سەرکەوتوو بن ئینشەڵڵا با بچمە لەم کاکەش سڵاو لێبێ سڵاو لە تۆش سپاس مەمنون باشی. ڕێزی سپاس مەمنون ناوی بەڕێزە ئەحمەد کاک ئەحمەد تۆ شەر کاری جلوبەرگەکەی بەڵێ بەڵێ زۆر باشە هەر جلوبەرگی پیاوانتان هەیە یان ئافرەتانی هی پیاوان وڵە باشە بۆچی ئافرەتان ناهێنن وڵی ئافرەتان هەیە بەڵام ئەمە هی پیاوانی بە ئێستا هاتم یەک دەستجلی جوانم لا ئەبردن بۆ جەژن هەیە لە خزمەت داین ئەویش دەوی سپاس تەرتیب دەکەین گاڵتەتان لەگەڵاکەم من خۆم خەڵاتم پێیە پێم خۆشە خەڵات بم بە ئەو بەڕێزانی کە پرسیاریان لێ ئەەکەم پێم خۆشە وەڵامەکە بزان و خەڵاتیان بەمێ زۆر سپاس دەکەم گاڵتەم لەگەڵ کردێن حەزم کرد پێ بکەین نانە سپاس دەکەم ئێوە هەر خۆتان خەڵاتن زۆر سپاس سەرچاوان بەخێر شتێکی خۆشمان پێشکەش ناکەی بەخوای دەنگم ناخۆشە هیچ نازانم ئەو شتانە ئەی نوکتەیەکمان بۆ بکە داوای لێ بردن دەکەم وڵای ستا شتێ بە هەم لە خەیاڵدانە ببوورە مەرج نییە ینی نوکسە بێ گۆرانی بێ ئەتوانی بەسەر هاتێکی خۆشیشمان بۆ باسکێک کە ڕۆژانە لە دوکانە بەسرت دێیان لە کاتی ئەوەی کە ئەشیادا ئەنێن شتی خۆش ڕۆ ئەیە بێگومان واللهی جارە چام مشتریەک هاتە لام داوای قەمیسە چکرە مش قەمیسەکەم دایێ ئەویش پێڵا و گۆریەکەی داکەنات بشەوەش بووە بەڵێ دەی سەرکەوتوبی سپاس مەمنون ئەی تۆ هیچ شتێکی خۆش ڕوونیاوە لە دوکانە ناوەله نابەخوا چۆن یعنی تۆ چەند ساڵە دوکانە هەیە واللهی نێچی 7 ساڵ دەبێ 7 ساڵ دەبێ یعنی لەو 7 ساڵە هیچی خۆش ڕووینەیە والله شتی زۆر خۆش ڕوویداوە بەس ڕاستی ئێستا یان شتێکیوانە لە مێشکم پێتان بڵێم ڕاستی ڕاستە؟ ڕاستی زۆر باشە دەی شتێکی ترمان پێشکەشکە و کتێکمان بۆ بکێڕەوە واللهی ئێستا حالم هیچ زۆر زەحمەت باشە شەوانی ڕەمەزان چۆنە بەلاتانە خۆشە طبعا زۆر خۆشە ینی تا ساعت چەند لێرە بن هەتا 12 ئەمە لێرینە هەر وەختێک یاین لە دەرەوەینا زۆر باشە با زیاتر ڕاتان نەگرم کام ئاژەڵە لە دوای ئاژەڵی وشترەوە زیاتر بەرگەی توونێتی ئەگرێ ینی لە وشتر زیاتر بەرگەی توونێتی ئەگرێ واللهی نازانم ناوی ئاژەڵێکمان پێ بڵێ نازانم ناوی ئاژاڵ پێ برێم هەو نەبی نازانم ڕاست خەی چێکە هەو نەبێ مهمەوەی بەشداری بکەیت ناوێکمان پێ بڵە ئاژاڵ ڕیوی نابەداخەوە با بچینە لای کاکە بزانین ئەو چیمان پێڵێ وەکو ئاژەڵ واللهی ئەگە پرسیارێک ترێبی باشە زۆر باشە یەکەم کلاسیکۆی بینی ڕیال مەدرید و بەرشەلۆنا لە چ ساڵە کرا 54 نابەداخەوە وەڵامەکە هەڵەبوو خۆشحاڵ بووم سپاسدانەکەم سپاس بۆ بەشداریتان بەخێر بێن سەرچاو خۆشحاڵ بینێمە ئەو جلانەی کە ئێستا ماوەتەوە لە دوکانە و تۆڵی جلی تازەمان هێناوە ئەمانی ئێستا هەیە داشکانی بۆکەن بەڵێ داشکانی لۆکرایە تقریبا لە 150 داشکانی لۆکرایە ئەوانیش مەسە ئیمانگەک پێشێستایە 20 ڕۆژ پێشێستایە ئەوان بەس لە بۆ جێژنی شاڵە 4-5 ڕۆژیکە بابەتی نوێدا دەبەزین تایبەت بە جێژن زۆر باشە خۆی گەورە ڕستان بە ئیشەڵڵا جلەکان زیاتر لە کوێ ئەهێنن ئێوە یعنی لە کوێ دروست ئەکرێت جلەکان مارکەیە کوالیتی چۆنە خۆی تورکیەکان هەمویان ئەفەن تورکیا کوالێتیان زۆر باشە حەسە بە نەوعەتیش دەگۆڕێ مەسەن بابەتەکان ئیمە زیاتر لە بۆی مۆڵە کوالیتی بەرزە زۆر کوالیتی زۆر باش تێدایە زۆر باشە قماشەکان یعنی کوالیتی بەرزە بۆی نرخەکانیشی وا زۆرە لە مۆڵەکانە سعرەکانی زۆر نییە لای ئێمە بەڵێ سعرەکانی زۆر نییە سعرەکانیان نۆرمەڵە وەکو بازار دەفرۆشێ بەس کوالیتی باشە ئیمە کوبلێ خێری کەم دادنێ وەش جێتر نییە لەبەرەوەی کە مەسە ئیجار و شتەکانیان فەرقە بەڕاستی ئیجار هەرزانترە زۆر باشە سەرکەوتو بنیشەڵا خۆی گەورە ڕستان بە ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمن پرسیارێکمان ئامادێ بۆ بەڕێستان بەو هیوای بتوانن ببنا خاوەن خەڵاتەکە و وەڵامەکە بزانن و وەڵامی ڕاستمان پێ بڵێن باشە ئیشاڵە ئەگەر نابێ شتێکی خۆشم پێشکەشکەی سپاس دەکەم بەنگە خۆش دیارە وەڵا ناوەڵە ببورە لە بەگۆرانی بەڕاستی گۆرانی شوان نازانم گوێ لە گۆرانی ڕناگری زۆر بەکەمی باشە پرسیارەکەت لە یەکەم کلاسیکۆ بینی ڕیال مەدرید و بەرشەلۆنا لە چ ساڵێک ئەنجامدرا
بەخوا زۆر زایفم لە تۆپانێ ساڵێ بڵێ واخە نازانم بەخوای ساڵێکمان پێ بڵێ بە تەقریبی نازانم نازانم نا بەخوای بۆ بورە زۆر سپاس بۆ بەشداری سواز دەکەم سپاس نای بەڕێزە ڕێدار کاک ڕێدار کاک ڕێدار خەریکی چیت بە چیەوە سەرقاڵی وڵی گۆرانی گوتن و فەرقەوانە گۆرانی بێژی ئەو دەنگە خۆش بێ یاخوا شانسمانەیە هاتیینە لای گۆرانی بێژە گۆرانی خۆشمان بۆ بڵێشت باشە چاو زۆر باشە لەگەڵ ڕەمەزانە چۆنی والله الحمدلله باشم یاخوا باش بێ شەوانی ڕەمەزان چۆنە والله خۆشە لە خۆی بەزیاد الحمدلله فێن کام ساڵ بەخوای باشە هەرێ وڵا فێنکە زۆر باشە پرسیارێک لێ یەکەم ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن بەو هیوایی بتوانی وەڵامەکەم سانی تو ببیتە خاوەن خەڵات باشە ئەو ئاژەڵەی کە لە دوای وشترەوە زیاتر لە وشتر بەرگەی چونێتی ئەگرێ ناوی چه ئاژەڵێکە ناوەکەیمان پێ زەرافەی بەڕای من زەرافەیە بەڵێ دڵنیای دڵیام زۆر باشە نایگۆڕی نایگۆڕم پیرۆزە توانی خەڵاتەکە بەدەست بهێنێت و وەڵامەکە بزانێ ئەنجاوە من خەڵاتێک تێم و تۆش گۆرانێکی خۆشمان بۆ بڵێ باشە داوا لە هاوکاران مەکەم خەڵاتێکم منی تۆ گۆرانێکەکەمان پێشکەشکە تا خەڵاتەکەمان بۆ ئەهێنە بەڵێن بێئیتر ناوت ناهێنم دڕچی غەم لاجێ شادیت بچێنم پەیمان بێت چونکە شکا بەڵێنم بسترم لە چاوت فرمێشی خوێنت ئەی دەنگە خۆش بێ دەستە خۆش بێ ئەمەش خەڵاتی بەرنامەی خەڵاتی دیمەنە بۆ بەڕێزت بەو هیوایی بتوانی کۆمەڵک لە پێداویستەکانتی پێ بکڕیت خۆشحاڵ بووین دەنگە خۆش بێ زیاتر خۆت حەز لە دەنگی چوو نەرمەندێک واللهی مامۆستا زەکەریایە زیاد حەدا سڵاویان لێبێ ئەتوانی گۆرانێکی زەکەریامان بۆ بڵیتەوە واللهی زۆر لەبەرم نییە بەس ئەگەر گۆران یەک کۆپلە بە قورئان زۆر ئەو گوێم دایتێ بە زۆر لەبەرم نییە بەڕاستی ئەی هی مامۆستا زیاد واللهی گۆرانێکە بخۆی مامۆستا زیادە بە زەکەریا گوتی وەخت خۆی بەڵێ ئەو گۆرانیەیە نەمزانی ڕۆژێ دادێجیانە تۆ بەجێم دێڵی شەرتی ئەم وڵاتە لە ناخێ دڵ تا چێڵی زۆر سپاس ڕۆژێ دڵ بگۆڕی چۆنت مەبەستە بەڕێزی زۆر سپاس زۆر سپاس بینەرانی ئازیز بەم جۆرە هاتوینە کۆتایی بەرنمەی ئەم شەوی خەڵاتی دیمەن هەتا بەرنمەیەکی تر و شەوێکی تر و جێگەی تر بەخواتان ئەسپێرم هەر شاد بن خواتان لەگەڵ